نێوبوونەوەی کۆمەڵەی خوێندکاران لە چوارچێوەی نێوبوونەوەی یەکێتی بۆ یادی 44 ساڵەی خەبات و تێکۆشانی بۆ خزمەتی زیاتر درێژە پێدەدات. کۆمەڵەی خوێندکاران بۆ یادی 44 ساڵە لە بەردۆخی خراپی، کۆرۆنا و ئابووری خەڵک هیچ جۆرە چالاکیەک ئەنجام نادەن، بەڵکو هەموو خوێندکاران بۆ هەوڵی خزمەتی زیاتر کار دەکەن. سەرەتایە دی 4 ساڵی دامەزانی کۆمەڵی خوێندکارانی کوردستان لە سەرجەم ئەندامانی کۆمەڵی خوێندکارانی کوردستان پیرۆز دەکەم. کۆمەڵی خوێندکارانی کوردستان لای هەمان ئاشکرایە 4 ساڵ لەمەوبەر لەسەر دەستی هەواڵ مامجەلال چەند هەواڵێکی تر دامەزرا. کۆمەڵی خوێندکارانی کوردستانی وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ڕێگەیەکی لە بەردەمایە تەنها ڕێگەیەک ئەوش ڕێگەی خۆی نوێکردنەوەیە و لە چوارچێوەی نێوبوونەوەی یەکێتیدا کۆمەڵەی خوێندکارانی کوردستانیش بە توانای تازە و شێوازی سەردەمیانە بەردەوامی بەکارەکانی دەدات و خوێندکاران داکۆکیکاری مافی هەموو خوێندکارێک دەبێت بەبێ جیاوازی. 44 ساڵ خەبات لە خۆمان و لەسەر جەم توێژی خوێندکارانەکەم و هیوادارم ئەم ساڵ ببێتە مایی نوێبوونەوەی خوێندکاران و تاوان خوێندکارانیش وەک هەموو چینەکانی تر هەڵدیان ناو ئێمە بەڕاستی خزمەت بکەین بۆ توێژە و لە هەموو بوارەکانە. ئەلبەت بۆ ئەم ساڵیش دڵنیام لەوەی وەکو کۆنگرەی یەکێتی خوێندکارانیش دووبارە کۆنگرەی خۆی بکاتەوە خۆی نوێ بکاتەوە و بە بەرگێکی تازەوە خزمەت بەو توێژە بکە. سەرەتا 44 ساڵی یادی دامەزرانی کۆمەڵی خوێندکارانی کوردستان لە ئەندامان و لایەنگرانی کۆمەڵی خوێندکاران و سەرجەم خوێندکارانی کوردستان پیرۆزەکەم بە ئومێدم ئەوەی کە لە ڕابردووە کردومانە خزمەتێک بۆ بێ کە بۆ خوێندکار جێگەی گرتە بێ. لە ڕاستی یەکێتی نیشتیمانی کوردستان لە دوای ئەنجامدانی کۆنگرەوە کۆنگرەشی ناونابوو کۆنگری نوێبوونەوە بەرەو قۆناغێکی تازە ڕوا بەڕۆ نوێبوونەوە ئەڕوا خۆشتان نەزان ئەگەر دیقەت لە ئۆرگانەکان و لە سەرکردایەتی تازە یەکێتی بدەن دیارە یەکێتی نوێبوونەوەیەکی بەرچاوی پێوە دیارە دە چوارچێوەی ئەو نوێبوونەوەنەشا لە داهاتووە هەنگاو بە هەنگاو ئۆرگانەکانی تری نوێ کاتەوە لە ناویشانە کۆمەڵی خوێندکارانی کوردستان بە ستافێکی نوێ و بە شێوازێکی نوێی کارکردن بەردەوامە بێ بۆ خزمەتکردنی خوێندکاران و بۆ بەرەو پێشبردننی ڕوتی خوێندن لە خوێندنگا و زانکۆ و پەیمانگاکانە. کۆمەڵەی خوێندکارانی کوردستان لە ماوەی 44 ساڵی تەمەنی ئێستا بە بەرنامەی نوێەوە کار دەکات بۆ هەموو خوێندکارێک بەبێ جیاوازی. هێڵە گشتەکانی کارکردنی درێژەدانە بە خەباتی یەکێتی و تێکۆشان بۆ خزمەتی بەردەوام. ئەحمەد ئیسماعیل گەلی کوردستان، سلێمانی.